چی دەزانی لەسەر خێڵی هوسا؟ نایجیریا نیشتیمانی بنەڕەتی خێڵی هوسایە. لەوێوە بەسەر دەوڵەتانی تردا دابەش بوون. بەشێکیان لە سوودان و میسر و مەغریب و جەزائیر نیشتەجێ بوون. هەڵگری دینی ئیسلامن و زیاتر مەیلیان بەلای تەسەووفدا هەیە. پەیوەندێکی تند و تۆڵیان لەگەڵ سەڵتەنەتی شیندا هەیە. هەر ئەمەش هۆکاری پەیوەستبوونیان بووە بە دینی ئیسلامەوە. بەشداری شۆڕشی مەهدییان کردووە لە سوودان لە ساڵی 1880دا. لەو کاتەدا ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە سیاسەتدا. لە ئێستاشدا نزیکەی لە سەدا 5 دانیشتوانی سوودان پێک دەهێنن. خێڵی هوسا زۆر لێهاتوون لە کشتوکاڵ و ڕاوچێتیدا. زۆر حەزیان بەکارکردنە و زۆر کەسانێکی ئاشتی خوازن. یەکێک لە خواردنە بەناوبانگەکانیان بریتیە لە عەقاشی کە تا ڕادەیەک لە گۆشتی برژاوی خۆمانەچێت. بەڵام زۆر جیاوازە لە تام و ئامادەکردندا. چی دەزانی دەربارەی ئەم خێڵە؟ دەتزانی خێڵێکی کۆنی موسڵمان هەیە بەم ناوەوە؟